راستي هستكي جالك خوشاگو پشتی 3 سالا جویت عبی مدید کو ام دردچن و دایکو بابا من جالك شنازیب متکن از کردا روج آوامه از يعني پنبرم الفير الهرم كردستاني أو 13 ساله از الدهوك بوم و الفير جي بوم سكولرشيب درچول زانكويا گش پیدانی مروي از هاتما فيره تا چند دڵی خۆشە لە پارێزگای سلێمانی دەخوێنیت؟ سلێمانی يعني شارێکی گەلێکی تایبەتە وەکو شارێک نییە. چ بەشێکت خوێن لێرە؟ کارگەری کار. تا چەند حەزی لەم بەشە بوو؟ والله هین ئەم بەشە يعني نمن هەڵبژارد. یەکەم جار من لە زانکۆی جیهان بووم لە دهۆک ئیتر ئەمە سکۆلەرشیپ بۆ من دەرچوو منیش هاتمە ئێرە. کێ زۆر هاوکار و پاڵپشتە بوو لە خوێندنە؟ بابا من و دایکا من. لێرە چیان پێڵێ؟ ئەس گەلێکیش حەز دکەم و دەستێوە ساغ بە. چی هەیە بۆ هاوڕێکانت لێرە؟ ئەس هێویدارم هین سەرکەفتی بن و ئینشەڵا ئەم دێ ئەکتر ببینن.